ڕۆژتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 پرۆگرامی ڕۆژ باش من هاژە غەفور ئەم ڕۆژ لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرگە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژ باش بۆ هیواین دەستپێکی ڕۆژێکی نوێ بێت و پڕوزە و پرچالاکی بن و بە هیوای تەندروستێکی باش بۆ هەمووتان. بەتایبەت ئێمە هەمیشە باس لە خۆپارێزیەکەین لە ڤایرۆسی کۆرۆنا لە بەرەوەی ئێستا وەکو نەخۆشیێکی مەترسیدار باس دەکرێت بەڵام هاوکات لەگەڵەوەشدا کۆمەڵێک نەخۆشی دیکە هەن کە هەمیشە بەردەوامن لە ژیاندا و مەترسیان زیاترە بۆیە ئەمڕۆ بە بیرتانە هێنمەوە کە ڕۆژی جیهانی نەخۆشی شەکرەیە لە سەرانسەر جیهاندا لەم ڕۆژەدا خۆپارێزی تەواو دەکرێت خودڕێنمایی تەواو دەدرێت بە هەموو هاوڵاتیانی جیهان کە چۆن خۆیان بپارێزن لە نەخۆشی شەکرا و چارەسەریەکان چییە و چالاکی جۆرا و جۆر لەو ڕۆژەدا ئەنجام دەدرێت بەڵام ئەم ساڵ بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە چالاکیەکان تا ڕادێک دیاریکراون یاخود بە شێوەیەکی بەرفراوان ناکرێنەوە. ئێمە تەوەری پرۆگرامەکەمان ئەمڕۆ زیاتر تایبەت دەکەین بە ئەو ڕۆژە جیهانیە و بەو کەسانێک کە توشبووی نەخۆشی شەکرن و چۆن خۆیان بپارێزن و پاراستنی بەردەوامیان هەبێت تا نەخۆشیەکە درێژە نەکێشێت. جگە لەم تەوەرە ئێمە کۆمەڵە بەرگە و بابەتی دیکەمان بۆ بژاردون هەر لە بابەتە کۆمەڵایەتیەکان هونەریەکان و زانستیەکان بۆیە پرۆگرامی ڕۆژ باش هەمیشە هەربەیەکی پڕە لە زانیاری سەرتاش بە کورتەیەک لە هەواڵەکان دەست پێ دەکەم. شەپۆلێکی دیکەی بارانبارین هەرێمی کوردستان دەگرێتەوە ماڵپەڕی ئەکواوێزەری جیهانی تایبەت بە کەش و هەوا بڵاوی کردەوە. شەپۆلێکی بارانبارین هەرێمی کوردستان دەگرێتەوە بۆ ماوەی 5 ڕۆژ بەردەوام دەبێت. بە گوێرەی زانیاریەکانی ئەو ماڵپەڕە ڕۆژانی 16 و 17 و هەروەها ڕۆژانی 20 و 21 و 22 هەرێمی کوردستان لە بارانبارین و شەپۆلێکی دیکەی پارێزگاکانی هەولێر و سلێمانی و دوهۆک و کەرکووک دەگرێتەوە. محەممەد حاجی مەحموود ڕای دەگەێنێت دەبێت کورد لە بەغدا بکشێتەوە بۆ ئەوەی زەلیل نەبێت. محەممەدی حاجی مەحموود سکرتێری حزبی سۆسیالیست دموکراتی کوردستان بە کوردستان 24 ڕاگەیان بەغدا پابەندی ڕێکەوتنەکانی لەگەڵ هەرێمی کوردستان و دەستور نەبووە و نابێت. جەختیشی کردەوە کورد لە عێراق هاوبەش نییە و بەڵکو لە بەغدا دەرکراوە بۆیە پێویستە کورد نێوماڵی خۆی ڕێک بخاتەوە و کارتەکانی خۆی بەکار بهێنێت چی دیکە داوای پارە لە بەغدا نەکات. ئەمڕۆ وەزیری بەرگری عێراق سەردانی تاران دەکات. ئەمڕۆ جومعە عناد سەعدون وەزیری بەرگری عێراق بە یاوەری شاندێکی باڵای سەربازی سەردانی تاران دەکات و لەگەڵ وەزیری بەرگری و بەرپرسانی باڵای ئێران کۆ دەبێتەوە. بڕیاریشە لە کۆبوونەوەکەدا پرسی سنوورەکانی نێوان عێراق و ئێران هەماهەنگیە سەربازی و ئەمنیەکان تاوتوێ بکرێن. وەزیری بەرگری ئەمریکا بە وەکالەت دەڵێت گۆڕانکاریەکان کاریگەریان لەسەر ئەرکی هێزەکان نییە. کریستۆفەر میلەر وەزیری بەرگری ئەمریکا بە وەکالەت ڕایگەیاند هێزەکانمان چالاکانە کارەکانیان ئەنجام دەدەن لە پێناو بەرژەوەندی و پاراستنی گەلی ئەمریکا. ڕاشیگەیان گۆڕانکاریەکان لە سەرۆکایەتی و وڵاتەوە دەست لە کارکێشانەوەی چەند بەرپرسێک کاریگەری لەسەر چالاکی و ئەرکی هێزەکان نابێت و هەمیشە بەهێزەوە کارەکانیان جێبەجێ دەکەن. دۆناڵد ترامپ ڕای دەگەێنێت مانگی نیسانی داهاتوو ڤاکسینی کۆرۆنا بەردەست دەبێت. لە یەکەم دەرکەوتنیدا دوای شکستی لە هەڵبژاردنەکان دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕای دەگەێنێت کارێکی باشیان بۆ بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا کردووە. هەموو هەوڵێکیان خستۆتە گەر ترامپ ئاماژەی بەوەش کرد لە مانگی نیسانی ساڵی داهاتوو ڤاکسینی دژی ڤایرۆسی کۆرۆنا بۆ هەموو ئەمریکیەکان بەردەست بێت. دادگای ئیستانبول بڕیاری زیندانیکردنی هەتاهەتایی بۆ عەدنان ئۆکتار و پشیلەکانی دەرکرد. دادگای باڵای تاوانەکانی ئیستانبول بە تاوانی دروستکردنی ڕێکخراوی تاوانکاری، دەستدرێژی سێکسی، ئەشکەنجەدان و بازرگانیکردن بە مرۆڤەوە بڕیاری زیندانیکردنی بۆ عەدنان ئۆکتار دەرکرد. هەروەها بڕیاری 12 ساڵ زیندانیکردن بۆ ئەو ئافرەتانەی لەو ڕێکخراوە کاریان دەکرد و بە پشیلەکانی ئۆکتار ناسراو بوون دەرکرد. کورتە کۆتایی و ئێستاش ناوەڕۆکی پرۆگرام.
وەکو زانین کە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ڕێکارەکانی خۆپارێزی هەموو چالەکیەکانی تایبەت بە بۆنە ئاینی و نەتەوەیەکان ڕاگیران ئەوەش کاریگەری تەواوی کردە سەر بازاڕی جلوبەرگی پیاوان بە تایبەت وەک چۆن بەرگدورێک دەڵێت بازاڕیان وەک جاران نەماوە و خەڵک کەمتر جلوبەرگی کوردی دەکڕێت. مام ڕەمەزان دریارکەرێک بە تەمەنی خەلکی ئاکرەیە پێنجی ساڵن دەستی ویژوی ئامێرە درینە جلان قەت بەر نەبوویە. وەک یا دیار دەرکەتنا ڤایرۆسی کۆرۆنا و نەمانا کار و چاڵاکی و هەلکەفتوبوونەیەن ئاینی و نەتەوی لاوازیەک دیاریا ئێخستی کارێوانە و دوی ئالیدە بازارێوانە ڕەوشە جاران دەستدەن نەمایە. بازار ما بازار جلکت کردی گلکی لوازبی کم بی چون ما مناسبات هبون مناسبات نوروزه و پشتینگی عیدا رمضان اللي توتنو پشتینگی بهاره يعني هم هر برانات گشتین شول گلک هبو بس بگم طبعا موچن یا اف کرونا نخوشات حوتی در عالمی خمگیره جبلی نمانا هەلکەفتوبوونەیەن ئاینی و نەتەوی نەمانا خڕڤەبوونین جڤاکی ژیمینا بەهی و شەهیان و مێهڤانداریان بمەبەستا خۆپاراستنا خەلکیش ڤایرۆسێ کۆرۆنا ئەگەرەک دینەش لاوازکەتنا ڤی بازاری. نمونا مناسبات اگر مثلا عيد نبن ومناسبات جلكي كردي نبيت وتوزي نبن اف هر سكه نمون وجلكي كردي قالك بوست كبي تبع ويو دويش ابي شو مكتب دي بيجي بانتوري بكابي خو وجو اگر مثلا مناسبات نبن هر او بانتورات بيدا جلكي كردي نو كتب خو دناوا تەوی ئاستەنگی و نەخواستیاندا کەسێن بە تەمەنوەیەکی ڕادگەهینن کو جلێک کوردی ji her cilekdî ciwantir û xweştir ji buwana lê divê berdewam bihên li berkirin û tinê nebin cilên helkeftû bûneyan. جلكي كردي اصل خو منطقه ما جلكي كردي بيخوشتره بس لو كان جحيل ومحيل توتينا دري فونات كان ناخو جلكي كردي قال لك محترفه قال لك ما قولش مرف بيتي تشوفش أبي فيريش بيت نشط يدي كابكته إلا دي وقت نوكا هالك تسكوتي هاتو نوكا إلا من جلكي كردي كريه وەکەتێ گوتن جل و زمان و کەلتور ناسنامەیە هەر ملەتەکینە li دنیایê nexwasime cilê Kurdî ku bi aşkirayî yên boy nasnameya Kurdan û divî alî de tê daxwazkirin ku bibin cilên fermî ji bo ku di ragirtina çalakiyan de nehên bizirkirin. Arya Hüseyin, Kurdistan 24 Akirê. چەند خواردنێک هەن کە ڕێژی شەکر بەرزەکەنەوە پسپۆڕان و پزیشکان ئاماژە بەوە دەکەن کە چەند خواردنێک هەن ڕێژی شەکر لە جەستەدا زیاد دەکەن و باز لەواکەن کە چۆن بتوانین خۆمان بپارێزین لە مەترسیەکانی ئەوەش کە مەترسی لەسەر تەندروستی دروست دەکات بە خواردنی ئەو جۆرانە و دەبێتە هۆی ئەوەی کە قەڵەوی و جگەلەوە وەک پسپۆڕانی و شارەزایان ئاماژەیان بۆ کردو ئەو خواردنانەی شەکریان زۆر تێدایە لەوانش ماست بە تایبەت ئەو ماستەی لە کارگەکانی چەوری لە کارگەکانن و چەوری کەم دەکرێتەوە و شەکری زیاد دەکرێت کە خواردنێکی دیکە هەیەویش کە چەبە کە بە ڕێژەی 10% شەکری تێدایە و جگەلەوە ئاوی میوەکان بە ڕێژەیەکی زۆر شەکری تێدایە میوەکان وەک ترێ، شووتی، مۆز، سێو، هەرمێ هەموو ئەمانش ئەوە جگەلەوە خواردنەوەی گازیەکان شەکری زۆریان تێدایە تا ڕادێک مەترسیدارن ئەوە هەروەها سەوزەکانی وەک چەوەندەر و گەرمەشامی و هەروەها چەند خواردنێک هەن ڕێژەی شەکرتیاندا کەمە وەک ئەڤۆکادۆ، زەیتون، قارچێک، شاتو و هەروەها کاهوو و هەروەها برۆکلی و خەیاریش. هەروەک لە سەرەتای پرۆگرامەکە باسم کرد کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی نەخۆشی شەکرەیە کە ئەم ڕۆژە لە ساڵی 1922 دیاری کراوە کە هاوکاتە لەگەڵ ڕۆژی لەدایکبوونی
زانایە کە ئەنسۆلینی دۆزیوێتەوە بۆی کە بتوانن ئەو کەسانی نەخۆشی شەکریان هەبووە درێژە بە ژیانیان بدەن وەک چارەسەرێکی کاتی یاخود نەک بنبە بەکاری بهێنن بۆیە ئێمەش ئەمڕۆ تەوەری پرۆگرامەکەمان تەرخان کردووە بەو ڕۆژە جیهانیە بتوانین لە ڕێگەی کەسانی شارەزاوە پرس و جیاواز بگۆڕینەوە و هەروەها ڕێنمایی نوێ و ڕێنمایی تەندروستی تەواو بدەین بە توشبوانی نەخۆشی شەکرە. بەڵێ ئەمڕۆ میوەنداری بەڕێز لێوین ئامانجکە بەرپرسی ئاڵوگۆڕی قوتابیانە لە ڕێکخراوی IFMSA و ژیار محەدینیش ئۆفیسی تەندروستیە لە هەمان ڕێکخراو کە هەروەها هەردووکیشیان خوێندکاری پزیشکین لێرە من زیاتر پرسیاریان لێ دەکەم و تا بتوانین زۆرترین زانیاریان لێ وەربگرین. بەخێر هاتن چۆنن بەخێر بێن سەرچاو. لێوین خان سەرەتا لە تۆ دەست پێ بکەم نەخۆشی شەکرە چییە؟ نەخۆشی شەکرە نەخۆشیەکی درێژخایەنە بەڵێ کە دوو جۆری هەیە سەرەتا. جۆری یەکەمیان زیاتر نیشانەکانی لە منداڵان دەردەکەوێت و بە ڕێژەیەکی کەمیش واتە کەمترە لە چاو جۆری دووەمی. ئەویش بەو شێوەیە کار دەکات میکانیزمەکەی کە لەشی مرۆڤەکە ناتوانێت ئینسۆلین بەرهەم بهێنێت. وەک دەزانین ئینسۆلین هۆرمۆنێکە کە ڕێژەی شەکر لە خوێن کەم دەکاتەوە کەواتە کە ئەو هۆرمۆنە نەبێت ڕێژەی شەکر لە خوێن کەم نابێتەوە ئەمەش دەبێت هۆی بەرزبوونەوەی ڕێژەی شەکر کە چەندین نیشانە و چەندین زیانی بۆ ماوەی دەبێت بۆ کەسەکە. ئەمە جۆری یەکەم. جۆری دووەمیشیان زیاتر پەیوەندی بەو کەسانەوە هەیە خود لەو کەسانە دەردەکەوێت کە لە سەر و 40 ساڵ بۆ سەر و 50 ساڵن. ئەویشیان با بڵێن ئەو نەخۆشیە باوەی شەکرێکە زیاتر لە ناو خەڵکی باز دەکرێت. هۆکارەکانی بە دیاریکراوی دیاری نییە بزدەبێت چه هۆکارێک وا دەکات ئەو کەسە تووشی شەکرە بێ بەڵام دەتوانین بڵێن چەند هۆکارێکی لاوەچی هەن لەوانە قەڵەوی خراپی یاخود با بڵێن لایفستایلێکی خراپ قەڵەوی وەکوتم هەروە وەرزش نەکردن و هەروان هۆکارەکانی توش بوون بە شەکرە زۆرن ئەو هەڵبەت دواتر بە زیاتر باسیەکەین. بەڵام ڕێژی ئەو کەسانی یاخود زۆربەی سەبەب کە تووشی بڵێن ئەو کەسانی تووشی نەخۆشی شەکرا بن لە سەدانەوەی ئەو کەسان کە ئەنسۆلینیاندا دەبەزێت یاخود لە چ ڕێگەیەکەوە بۆ ماوەیە چۆنە؟ بەڵێ ڕێژە کەمەکەی بۆ ماوەیە دەتوانین بڵین لە باوانەوە بۆچەکان دەگوازرێتەوە. ڕێژەیەکی زۆری پەیوەندی بەوە هەیە کە لەش کاردانەوەی نابێت بۆ ئەنسۆلینەکە واتە کە لەشی مرۆڤەکە ئەنسۆلین دروستیش بکات هەر هەمان لەش کاردانەوەی بۆ نابێت و ڕێژەی شەکر وەگوتم بەرز دەبێتەوە و چەندین نیشانەی مەترسیداری لێ بەدەردەکەوێت. کەواتە کاکژیار پێمان بڵێ نیشانەکانی نەخۆشی شەکرە چیە؟ بەڵێ نیشانەکەی نەخۆشی شەکرا زۆر جۆریان هەیە بەڵام دەتوانم ئەوەی کە بە شێوەیەکی کلاسیکی ینی لە نەخۆشەکاندا بە دەردەکەوێت بریتە لە زۆرتینی بوون زۆر برسی بوون شەکەتی و بێتاقەتی ئەگەر نەخۆشێکە زیاتر واتە با بڵێن پرۆگرس بکە دەبێتە هۆی توشکردنی و کەسە بە شوێری لەوانەیە و لەوانەیە تووشی کێشەی دەمارەکانی بکاتەوە وەگوتم ئەو کەسە ینی بەردەوام هەزە برسێت دەکات هەزە بێتاقەتی دەکات لەبەرەوەی ئەو خۆراکەی دەیخوات ئەو شەکرێک دەیخوات هیچ ناچێتە ناوخانەکانی لەبەرەوە جەستەی و کەسە دایمەن برسیە لەبەرەوە دایمەن ینی هەزە برسێتی دەکات و زۆر میزکردن ئەویش یەک کە نیشانەکانی نەخۆشی شەکرە. تێکچوونی مزاجی ئەو کەسە هیچ پەیوەندی هەیە بە نیشانەکانی نەخۆشی شەکرەوە؟ بەڵێ لەبەرەوەی ئەو شەکرە لە بۆ مێشک ناسی و خۆراشی سەرچی مێشکش بریتە لە شەکر لە گلوکۆز ئەو کەرەسان خوێنەکان بۆ ئەگەر کێشەی لەوە دروست بێتن بە تاکید ئەو کەسە لە ڕووی میزاجەوە دەگۆڕێت. بەڵێ هەموو ساڵێک بە چڕوپڕی باس لەم نەخۆشیە دەکرێت و باز لە نیشانەکانی و چارەسەریەکانیش دەکرێت. ئەم ساڵ چ چالاکیەک کراوە بۆ ئەو ڕۆژە یاخود لە ئەمڕۆدا ئێوە هیچ چالاکیەکتان کردو ئێوە؟ بەڵێ سەرەتا حەز دەکەم کورتێک لەسەر ڕێکخراوەکەمان بڵێن ڕێکخراوی IFMSA ڕێکخراوێکی نێودەوڵەتیە
کە بەڕێوە دەبرێت لەلایەن قوتابیانی پزیشک لە زیاتر لە 120 وڵات لە جیهاندا. کوردستان لە 2009 بووە بە یەکێک لەو ئەندامانێک کە لەو ڕێکخراوە دەست بەکار بۆ چالاکی هەبووە. ساڵانە بەڵێ لە هەر چوار شاری کوردستان هەولێر دهۆک و سلێمانی و کۆژ لەقمان هەیە کە هەریەکان لەلایەن دەستێک لە قوتابیانی پزیشکیەوە بەڕێوە دەچن. ساڵانە لە چەندین ڕۆژی گرنگ بۆ نمونە وەک ڕۆژێک وەک ئەمڕۆ ڕۆژی جیهانی شەکرە، ڕۆژی جیهانی نەخۆشیەکانی گورتی، لە ڕۆژی جیهانی تەندروستی دەرونی و چەندەها ڕۆژی تر چالاکیمان هەبووە. جگە لەمانە جەخت لەسەر چەندین بابەتی تری تەندروستی دەکەینەوە، بابەتی تری پزیشکی و دەتوانم بڵێم تەنانەت بابەتەکانی مافەکانی مرۆڤ و مافی ئافرەتان و هەتا دوایی. بێگومان بۆ ڕۆژێکی وەک ئەمڕۆ چالاکیمان هەیە. حەز دەکەم ژێر باسی بکات کە ژێر چالاکیەکانتان چییە؟ بەڵێ هەروەکلوێن خان باسی کردێمە کە لە ساڵی 2009 ئەو ڕێکخراوەمان کە لە کوردستان دامەزراوە لەو کاتەوە تاوەکو ئێستا زۆر بە چڕی و پڕی چەندین چالاشی زۆرا زۆر و هەمە زۆر ئەنجامدراوە. ئەم ساڵ لەبەرەوەی خۆتان دەزان وەزعەکەی زۆر لەبار نەبوو، توانیمان تەنها چەند چالەچێکی بچووک ڕێک بخەین کە ئەوانیش بریتین لە هۆشیاری ینی بڵاوکردنەوەی هۆشیاری تەندروستی وەروەها پشکنینی لە بۆ خەڵک کە ئەمڕۆ کە ڕۆژی 14 ئەندامەکانمان لە چەند شوێنێکی شاری هەولێر و سلێمانی بەردەست دەبن و پشکینی بۆ خەڵک ئەنجام بدەن و هەروەها ڕێنمای تەندروستیان دەدەنێ. ئەوەش مەبەستی ئەوەی کە هۆشیاری تەندروستی زیاد بکەین لە کۆمەلگا ئەستەبار بە نەخۆشی شەکرا و فێری ینی خەڵکی فێری ئەو بکەین کە چۆن خۆیان پارێزن لەم نەخۆشیە. زۆر باشە. ئەمە بێمەوە سەرەتا کە باسی هۆکارەکانی توشبوونمان کرد، دواتریش بزانین ئەو هۆکارانێک کە تووشە بن و چارەسەریەکانی چیە لەگەڵیان. هۆکارە هەرە سەرەکیەکان چییە کە وامان لێکە تووشی نەخۆشی شەکرە بین؟ بەڵێ وەگوتم شەکرە دوو جۆرە کەواتە دەتوانین بڵێن هۆکارەکان دەکەونە دوو کۆمەڵەوە. هۆکاری یەکەم وەگوتم ئەگەر بێت و باسی جۆری یەکەم بکەین لەش ناتوانێت ئینسۆلین بەرهەم بهێنێت لەبەر ئەو ئینسۆلینە کاتێک کە نەبوو ڕێژەی شەکر لە خوێن بەرز دەبێتەوە ئەوش دەبێتە هۆی شەکرەی جۆری یەکەم. ئەگەر بێت و باسی جۆری دووەم بکەین کە جۆرە گرنگەکە یاخود ئەو جۆرێکە زۆر باز دەکرێت دەتوانین بڵێن کۆمەڵە هۆکارێکی هەیە. یەک لەوانە هۆکاری بۆ ماوەیە، یەک لەوانە هۆکارێک کە دەبێتە هۆی ئەوەی تووشی شەکرە بە قەڵەویە یاخود لایفستایلێکی خراپ. لایفستایلی خراپیش وەگوتم دەکرێت خواردنی خراپ بێ، ئەو کەسە دەکرێت جۆری ئەو خواردنانی کە دەیخوا خراپ یاخود ڕێژەی ئەو خواردنێک کە دەیخوا زۆر بەرز بێت و هەروەها دەکرێت کەسەکە وەرزش نەکە یاخود جوڵەی نەبێت و کەسێکی ئاکتیڤ نەبێت. جگە لەوانەش هەندێک لە هۆکارەکانی تر بۆ نمونە نەخۆشیە درێژخایانەکان، کەسێک کە تووشی نەخۆشیێکی درێژخایان دەبێت ئەگەری ئەوەی کە تووشی نەخۆشی شەکرە بێ زیاترە. و هەروەها هۆکارێکی تریش بریتە لە خواردنی دەرمان یاخود وەرگرتنی ئەو دەرمانانە. هەندێک دەرمان هەیە بۆ نمونە کۆرتیزۆڵەکان ئەوەی ڕێژەی شەکر لە خوێن زیاد دەکەن یاخود وا دەکەن ئینسۆلینەکە بە باشی کاری خۆی نەکات و ئەوش دەبێتە هۆی ئەوەی کە کەسەکە زیاتر ئەگەری توشبوون بە شەکرەی زیاتر بێت. زۆر جار باس لەوەکەن کە لە بوونی سترێسێکی زۆر یاخود هەندێک کەس جگە لە سترێسێکە هەندێک کەس باز لەوەکە کە یاخود هێشتا ئەڵێن ئەگەر بە خواردنی ڕێژێکی زۆر شەکر ئەمە هیچ هۆکارە ئەم دوانە؟ بەڵێ خواردنی ڕێژەی زۆری شەکر وا دەکات کە با بڵێن ڕێژەی شەکرەکە زۆر لەوە زیاتر بێ کە ئەنسۆلینەکە با بڵێن دەرەقەتی بێ. ئیتر بەمەش کە شەکرەکە زۆر زیاتر دەبێت ئینسۆلینەکە بەرەبەرە کاری خۆی لە دەست دەدا یاخود ناتوانێت بە شێوەیەکی باش کارەکانی خۆی ئەنجام بدا. ئەوەش دەبێتە هۆی ئەوەی حاڵەتی پێش توشبوون بە شەکرەی پێدەڵن یاخود پری دایەبەتیک پاشانیش ئەو دەتوانێت پرۆگرس بکە یاخود خراپتر ببێت و ببێتە شەکرەیەکی تەواو. ئەگەر بێت و باسی سترێسیش بکەین بە تەکید سترێسیش لەوانەیە یەکێک بێت لە هۆکارانەی کە کەسێکە تووشی نەخۆشی شەکرە دەبێت چونکە لە کاتی سترێس زۆر کەس هەیە پەنا دەباتە بەرخواردنی جۆرە خۆراکێک بە تایبەتی ئەو خۆراکانی کە کاربۆهیدراتیان زۆرە وا دەکات کەسێکە زیاتر برسی بێت. ئیتر ئەوەش دەبێتە هۆی ئەوەی کە باشە کەسانێکان
خانەوادەکەی یاخود لە ڕێگەی بۆ ماوەیەوە دایکی یاخود نەنکی یاخود کەسانی پێشووتری هەمویان توشبووی نەخۆشی شەکرن ئەمە ئەبێتەوەی کە تۆ یاخود ئەو کەسە لە 100 تووشی شەکرە بێت نەخەر بە هیچ شێوەیەک شەر نییە ئەگەر یەکێک لە باوانی یاخود با بڵێن زیاتر لە یەکێک لە خێزانەکەی تووشی شەکرە بوون ئەو کەسش 100 تووشی شەکرە بێت هۆکاری بۆ ماوەی هۆکارێکی ئەوەندە گەورە نییە کە باسی شەکرە دەکەین زیاتر وەگوتم کە دێتە جۆری دووەم زیاتر لایفستایلێکی خراپ دەبێتەوە ئەوەی کە کەسەکە تووشی شەکرە بێ بەڵام بەتەکید بۆ ماوەیەش دەوری خۆی هەیە ئەگەر بێت و کەسەکە با بڵێن بۆ ماوەیانە یەکێک لە خێزانێک یاخود کەسێک زیاتر لە خێزانەکەی تووشی شەکرە ببن ئەگەری زیاترە لەوەی کە توش بێ وەک لە کەسێک کە هیچ کەسێک کە هیچ پێشێک لە خێزانەکەی تووشی شەکرە نەبوو. ڕاستە کاک ژیار پێی ئەوەی کە ئەزمونتان کردو چەند ساڵێکە لە ڕێکخراوەکەتان بەردەوام لە ناو ئەو بابەتانەدان وەکو زانینەوە ساڵێک زیاترە کۆڕۆنا بەردەوامە بەڵام چ مەترسیەکی هەبووە لەسەر ئەو کەسانی کە تووشبووی نەخۆشی شەکرن بە تایبەت زۆر ئەترسن ئەو کەسانی شەکریان هەیە کە تووشی کۆڕۆنا بن ئێوە چیان پێ ئەڵێن یاخود مەترسیەکانی چییە؟ بەڵێ یەک لەو کێشانەی کە دەتوانم لەم شەکرە هەیەی ئەوەیە کە سیستم بەرگری لەش هەتا ڕادەیەک تێک دەدات کە ئەوەش ئەو کەسە وا دەکات ئەو کەسەکە ڕوبەری چەندین نەخۆشی بێتەوە کە لە کەسێکی ئاسایی بەدەر ناکەوێت یاخود دەتوانم بڵێم دواتر بەدەر دەکەوێت یاخود ئەو کەسە خۆی توانای ئەوەی هەیە کە بەرەنگەران نەخۆشە بێتەوە بەڵام ئەوانەیە کە توشبووی نەخۆشی شەکرن لەبەر بەرگریان کەم بۆتەوە نزم بۆتەوە ناتوانن بەسەر نەخۆشەدا سەرکەون و بێتکە لەوەش ئەو کەسانە لەوانەیە نتوانن سەردانی شوێنە با بڵێن سەنتەرە تەندروستیەکان بکەن بۆ ئەوی دەرمان و دەرمانەکانی خۆیان وەکن یاخود بچن کە کەسێک پسپۆر ببینن لەبەر ئەو کەسانی کە نەخۆشی هەر کەسێک کە نەخۆشی درێژخایانی هەیە ئەوانەیە بەتایبەت کە نەخۆشی شەکریان هەیە باشترە کە لە سەردەمی کۆڕۆنا ینی زیاتر خۆیان پارێزن باشتر خۆیان پارێزن چۆن خۆیان پارێزن ڕێنمایی تۆ چییە بۆ ئەوان ڕێنمایی من هەر ئەو ڕێنمایی گشتیانەیە کە بڵاو دەکرێتەوە بەتاوانی کە وەزارەتی تەندروستی بڵاو دەکاتەوە بە ماسک و بە دەستکێش و بە پاکردنەوە و شتنی دەستەکان کە خۆیان لە نەخۆش کۆڕۆنا پارێزن و سەبارەت بە نەخۆشەکەی خۆشیان ئەوە چەندین ڕێنمایی هەیە دەتوانین دوایەتر باسی لێ بکەین وەکو چارەسەرەکان. ڕاستە باسی واکرێت کە نەخۆشی شەکرە نەخۆشێکی درێژخایەنە بەڵام لە چەند ساڵی ڕابردوودا هەندێک چارەسەر دۆزرایەوە پێتان وایە کە ئێستا شەکرە چارەسەری هەیە؟ بەڵێ وەکو چارەسەر ئەوەی کە ئەمن لە نوێترین راپۆرتدا خوێنویتمەوە دەڵێت تەنها جۆری دوێمی شەکرە کە ئەوەی لەینخان باسی کرد کە پێوەستە بە جۆری خواردنی خراپ یاخود جۆری لایفستایلێکی خراپ 488 دەرمانی هەیە تەنها دژ بۆ نەخۆشیە بەکاردێ بەڵام ئەوەی کە بەجەنابەت باست کرد کە چەند ساڵێکە چەند شتێک دەست پێ کردووە وەکو چۆن بڵێ شەکرا ریڤرس بکەیەوە یاخود ئەو شەکرەیە بێنێ جۆری واتاوک ئەو کەسە بێتەوە جۆری یەکەم کە هیچ کێشەیەکی ئەنسۆلین و شەکری نەمێنێت ئەوە بەپێی خواردن دەکرێت بەپێی گۆڕیندی دایەت یاخود سیستەمی خۆراکی ئەو کەسە دەکرێت. باشە لە راپۆرتێکدا بەدیم کرد کە ساڵی 2017 کراوە لە ئەمریکا کە پێم وایە پارچێک تیوبە لە ژەرپێستی کەسەکەدا ئەنرێت ڕێژی ئەنسۆلین ڕێک ئەخاتەوە لە شیا و کات پێویستی بەوە نابێت کە دەرزی ئەنسۆلین وەرگێ ئەمە تا چەند سەریگر یاخود تا چەند ئەم تاقیکردنەوەیە ئەنجامێکی باشی هەبوو؟ وە بزانم ئەوە زۆر بە بڵاوی باستێ نەکراوە بۆ زانێن لەسەری ئەوە نیە بگورە. زۆر باشە لێوین خان ببوورە ئێستا بینەوە سەر چارەسەریەکان چییە؟ ئەو کەسانی کە دووچاری شەکرە بوونەتەوە بەتایبەت لە جۆری دووەم چۆن بتوانن چارەسەر بکەن یاخود چۆن بتوانن خۆپارێزی بکەن لەوەی کە ڕێژەکەیان زیاد نەکات؟ بەڵێ چارەسەری جۆری یەکەمی شەکرا وەگوتم چونکە پەیوەندی بە ئینسۆلینەوە هەیە تەنها لە ڕێگەی پێدانی دەرزی ئینسۆلین بۆ کەسەکە چارەسەر دەکرێت ئەگەر بێت و باسی جۆری دووەم بکەین ئەوە دەتوانین بڵین پێش چارەسەرکردن سەرەتا خۆپارێزی هەیە بە تایبەتی بۆ ئەو کەسانەی کە حاڵەتەکەیان یاخود بڵێ حاڵەتەکەیان پێش لە دایابێتیکەواتە پری دایابێتیک پێش ئەوەی کە تووشی شەکرە ببن دەتوانین بە وەرزشکردن ڕۆژانە 3 بۆ 4 ڕۆژ وەرزشێکی باش بکرێت بە تایبەتی کاردیۆ دەتوانین بە خۆراک بە ڕێکخستنی دایەت ئەوش چ لە ژێر
چاودێریەکی چڕی دکتۆرێکی تایبەت بێ نیوتریشنستێک بێت یاخود کەسەکە خۆی کۆنتترۆل بەسەر خواردنەکانی خۆیدا بگرێت و هەروەها ئەگەر بێت و باسی خواردنیش بکەین زیاتر ئەو خۆراکانی کە کاربۆهیدراتیان تێدا یاخود ئەو خۆراکانی کە شیرنن شیرنەمەنیەکان ئەلەوانە دوور بکەوێتەوە زۆر باشترە بۆ کەسەکە خۆی دەتوانێت پەناباتە بەر خۆراکە پرۆتینیەکان یاخود چەوری ئەوانە گۆشت و شتیتر بەڵام لە خۆراکە شیرنەمەنیەکان دوور بکەوێتەوە تەنانەت ئەو خۆراکانی کە شەکری سروشتیشیان تێدا هەندێک جار دەبنەوەی ئەوەی کە ڕێژەی شەکر لە خوێنی ئەو کەسە بەرز ببێتەوە بۆیە دوورکەوتنەوە لێ زۆر باشە. گۆڕینی لایفستایلی کەسەکە بۆ نمونە کەسەکە ئەگەر کێشەیەک یاخود حاڵەتێکی دەرونی وای هەیە کە وای لێ دەکات لایفستایلێکی خراپی هەبێ کەسەکە هەوڵ بدا ئەو چارەسەری ئەو بارە دەرونیی بکات یاخود دەتوانین بڵێن سیستەمی خەوی ڕێک بکات چونکە زۆر جار کاتێک کاریگەری هەیە ڕێخستنی خەو و هەروها ژەمەکانیش جیا لە جۆری خواردنەکە ڕێخستنی خەو لەگەڵ خواردن تا چەند کاریگەری هەیە بەڵێ بە دڵنیاییەوە تەنها جۆری ئو خواردنانەی کە کەسەکە دەیخوا گرنگ نییە بەڵکو کەی ئەو خواردنانە دەخوات یاخود ڕێژەی ئەو خواردنانەی کە دەیانخوا ئەوانیش بەدڵنیاییەوە تەسیر لە ئەوە دەکەن کە کەسەکە ئەگەری چەند توشببوونی بە شەکر هەیە ئەگەر بێت و باسی خواردن بکەین با بڵێن باسی خەو بکەین خەویش بە دڵنیاییەوە کاریگەری لەسەر هەیە ئەگەر کەسەکە خەوی زیاد لە پێویست بێت یاخود کەمتر لە پێویست بێت ئەوە بە تەکید وەگوتت کار لە باری دەرونی کەسەکە دەکات یاخود کار لە دەمارەکانی دەکات و هەروە ئەوش دەبێتە هۆی ئەوەی چەند نیشانەیەکی لێ بەدەر بکەوێت و ئەو کەسە پەنابەر بباتە بەر خۆراکێک یاخود لایفستایلێک کە تەندروست نییە بۆ کەسەکە و ئەمەش دەبێتە هۆی ئەوەی تووشی شەکرە ببێت. کاک ژێر پێمان بڵێ پێنەوە سەر بابەتی باسی ڕێکخراوەکەتان هەندێک گفتوگۆ لەسەر ڕێکخراوەکەش بکەین تەواوی کارمەندەکان یاخود تەواوی ئەندامەکانتان خوێندکاری قۆناغی چەنی پزیشکین و گرنگە ئەبێ هەمووتان لە بڵێن بەشی پزیشکی بن یاخود بۆ ماوەی چەندێک لە ناو ڕێکخراوەکەتانە ئەمێنەوە ئێستا ئەندامەکانتان چەنە باسێکی بەگشتی ئەومان بۆ بکەیت. ئۆکەی ئەندامەکانی ڕێکخراوەکەمان ئێستا زیاتر لە 800 کەس لە هەر چوار شەر هەولێر سلێمانی دۆک و کۆیا و ئەندامەکانمان دەتوانم بڵێم بە ڕێژەی 95 لە 95 خوێندکاری کۆلێژی پزیشکین چونکەەوە یاسایەکی ئەو ڕێکخراوەیە کە لە جیهانیش ئەو شتە هەیە دەبێت زۆربیان ئەندامانی کۆلێژی پزیشکی بن پزیشتی گشتی ئەندامان یاخود خوێندکارانی کۆلێژی پزیشکی دەتوانن هەتاوەکو دوای دەرچوونیشان لە زانکۆ بۆ ماوەی 2 ساڵ یاخود 3 ساڵ وەکو ئەندام بێنەوە لە ڕێکخراوەکەمان بەڵام هەدەفی سەرەکی یاخود ئامانی سەرەکی ئەو ڕێکخراوە ئەوەیەکەوە ئاستی خوێندکارانی کۆلێژی پزیشکی بەرەو پێش بات لەبەرەوەی ئەوان کە لە داهاتوودا پەیوەندیی زۆران لەگەڵ خەڵک دەبێت دەبنە دکتۆر وەکو بڵێ ئامادەیان دەکات لە بۆ ئەو ژینگەیە. زۆر باشە لێوین خان پێمان بڵێ ئەندامەکانتان زۆربیان کچانن یان کوڕانین تێکەڵە یاخود کامتان ئازاترن؟ بەڵێ تێکەڵە بەس حەز دەکەم بڵێم کچەکان زیاتر کچەکان زیاتر کچەکان چالاکیمان زۆرە و هەروەها وەگوتم لە چەند ڕۆژی جیاواز چالاکیمان هەیە جگە لەوانش پرۆگرامێکمان هەیە کە پێدەوترێ ئەکسچێنج یاخود ئاڵوگۆڕکردنی قوتابیان کە تیایدا لە نێوان دوو وڵات کۆنتراکتێک دەکرێت و یەک لە وڵاتەکان قوتابیەکەی دەنێرە بۆ وڵاتەکەی تر بۆەوەی بۆ ماوەی مانگێک ڕاهێنانی پزیشکی بکات چەندەها قوتابیمان ناردۆ ساڵانە زیاتر لە 6 قوتابی دەنێرین بۆ وڵاتە جیاجیەکانی جیهان و هەروها لە دەرەوەش قوتابیمان وەرگرتووە و لێرە لە نەخۆشخانەکانمان ڕاهێنانی پێکراوە ئامانجی سەرەکی ئەوەش بریتە لەوەی کە لە داهاتوودا پزیشکانێک دروست ببن کە بەڕاستی بتوانن ینی دنیان بینی بە و بتوانن بە باشترین شێوە خزمەت بە کۆمەڵگا. باشە ئەم ئەندامانە هەمویان لە بەشە جیاوازە پزیشکیەکانەوە هاتون یاخود دەبێ تەنها بەشی پزیشکی گشتی بێت. هەتا ئێستا تەنها ئەو قوتابیانی کە چوون بۆ ئەو ئاڵوگۆڕکردنە زیاتر لە بەشی پزیشکی گشتی بوون بەڵام وەکاک ژیار باسی کرد دەکرێت لە بەشەکانی تری بۆ نمونە دەرمانسازی خۆت پزیشکی ددانیشەوە بن. هەماهەنگیتان چۆنە لەگەڵ ئەندامەکانی دیکەتان ینی باستان لەوە کرد کە 800 ئەندامتان هەیە ئێستا ئێوە چۆن کۆنتاکتان هەیە بەیەکەوە؟ بەڵێ ڕێکخراوەکەی دابش کراوە بەسەر 4 کۆمەڵی لۆکاڵی هەر کۆمەڵەیەک دەستەی بەڕێوەبەرانی خۆی هەیە
وەکو پێک دێ لە سەرۆکی ئەو کۆمەڵەیە باڵێن لە شاری هەولێر لە شاری سلێمانی لە شاری کۆیە سەرۆکی هەیە جێگیری سەرۆکی هەیە وەروەها کەسێکی هەیە کە بەرپرسی ئەو شەش بەشە جیاوازەیە کە لە ناو ڕێکخراوەکەماندا هەیە وەروەها دەستەی شترمان هەیە کە پێ دەوترێت تیم ئۆف ئۆفیشڵز کە ئەوانە دەتوانم بڵێم دەستەی بەڕێوەبردننی کارەکانی ئەو ڕێکخراوی ئەمن کە لەسەر ئاستێکی ناشتن لەسەر ئاستی کوردستان بڕیار لەم ڕێکخراوە دەدەن. دەوێن خان ئێوە زیاتر هەڵمەتی نیشتیمانی ئەنجام دەدەن؟ بەڵێ هەڵمەتی نیشتیمانیمان ئەنجام داوە ئەو چەندەها پرۆژه یاخود چالاکی زۆرمان هەبووە بۆ نمونە پرۆژەیەکی وەکو ڕۆژی جیهانی شەکرە ساڵانە زۆر بە شێوەیەکی گەورەتر ئەنجام درراوە تەنانەت ساڵی وا هەبووە بۆ ماوەی ڕۆژێک زیاتر ئەو پرۆژەیە بەردەوام بووە پرۆژەی یارمەتیدانی ئاوارەکانمان هەبووە پرۆژەی وەستان لە دژی تونند و تیژی ئافرەتانمان هەبوو چەندەها پرۆژەی ترمان هەبوو. زۆر باشە بە هیوایەوەی کە هەمیشە پرۆژەکانتان بەردەوام بێ و تەندروستێکی باش بۆ هەموو هاوڵاتیان و بۆ هەموو ئەندامەکانیشتان زۆر سپاس بۆی کە ئەمڕۆ میوانداری ئێمەتان قوبڵ کرد دووبارە بەخێر هاتن. بەخێر بن. ئێستش بابەیەکەوە گۆڕانکاریەکانی ئەڕەوشی کەش و هەوای شارەکانی کوردستان ببینین. جیا لە ئەو بابەتانەی کە ئامادەمان کردووە ئێمە هەمیشە چینە لای پامنێرانمان بۆ وەرگرتنی زانیاری لە هەر شار و شارۆچکەی گەرێمی کوردستان بێت یاخود لە دەروی کوردستانیش بێت ئێستاش دەچینە جاخۆ کە پامنێرمان ئیسلام یوسفمان لەگەڵ دەبێت بەیانیت باش ئیسلام پێمان بڵێ زانیاریەکان لای تۆ چییە؟ ڕۆژەتە و هەمی بینەرین کوردستان 24 باش بدن هەلبەتە بوو سپێدەیە ئەڤرمە قەستا بازارێکی دەڤرە زەخۆکیریەک و ئەوژ بازارێک گشتفروشانە یەک جوان بازاران و ڕۆژانە جوولایەکە باش لە هەیە و بازارن کێڤنن دەڤرە زەخۆیە سبێز جی ئەف بازار ڕەت بێت لەوەمە قەستاوێکیری ئەسندێکە پرسیار شوانە بگەم گەر و ئەنی ڕۆژاوان چاوە دەرباز بێت ڕەوشە باژە بازاری چیە یعنی بژن گیانەوەریان جی ئەف
مرو مالات الفيرت تسر برينا فخويا خمالية بيانية جكي دريتتم سبيدا تباش بتم وكو گوشت فروش وكو قصاب سيكا زاخو اگر ام بحث بكن روشا باجا بازار و چوايا انسان اف بجن حيوانات كوتي تسر برين الفيري خمالية يانج بجن سوريا كيف بود بشه کم خیرات نهات کن سیدا خود سیدامون توید بینم و بازار اف بازار را سیکای چولا و والا و اف گوشت جت سیدا بيجم سير بيت ويش دار بيتين شني ربعك خمالية فيريا هذا والله باش يعني اگه في رنگی بد یعنی نخوشی کرونا ویروس کرونا کاریگری خال بازار ورکیه خود سيدا هم دشم عولی جه حسابی سیک عولی جف سیکبی عارف خود پشتیوان موجا سیکولاته و پشتی اینکه سيدا عولی 35 دکان بین تو گفت هفته باشه بس و بین وام بازارش در وجه کارت کردن البازار ورکیه عارف خود پشتی اف خارجی ها جاتن بکن سيدا همه صفر حسابی کردن لگاه سیکا میه مایی اما بس سیکا ایرکا و ریبیکا گوش فروش چو پیش بی گوش فروش همه بی خارجی و بیشتر و بس سیکا مایی لگاه سیکا ایرکا و ریبیکا لگاه وجه سپیده که زیش بر هند خلک کسا کیم قصد سیدا ما این ایوی جیبن ما فریزه جمع هر عزله فریزه حساب عزله افریزه مایی سیدا هفته مایی ششه دکان قصابه که دیتره بکن بشن وارا بابا بری تو کار خواهد تمام که بسیار گشتک خدا قاعد رحمت او دی بابا د صاحب برا سرچاوید چه نه و گشته چه این چت کنی کیره بود اوا گولک اوا گول کی کردینه و اوا جبرخن همه قد کن بو مطعم بله باشه کاری و چوایه ویروس کرونا و نخوشی خو پاراستنا و خودم خود پاریزن اش همی تشتاش کم ماده از گور کو تشتا و دیا همیو بله سید بازار چوایه یعنی هندکی همت بینن سپیده یا آنج هر روز خودم هر روز سانه هر ولا بازار زور ضعیف الوری باشه اف گول کی تید گلک جرا خلک پشراستی و ناخون یعنی هندکی بجن اف خدمات تا لیدان تزویره یا گولک سوری تید نخو مالیه ما بین و گوشتر را کیشیه باشه باشش کیوت یه کردی باشترش همیه و یای هلندی نه برازیلی نه هندی نه گول که توسا جدی بازار قصاب بید کادی چه بخواه کرد چه بوی باشه وید اینت مثلا اوسانا باشه اگرم بحثا بهای بگیم بهای و چه های بهای وانا نرمه ویگاوی 12,000 نه هستی و 10,000 نه پاراسی به 7,000 نه و یه برخیش به 13,000 نه بله باشه خلک وقتی تید فتر بسیار آوید که تفگول که کی و خمالیه نه خمالیه و فرقید ما بینم بهای تو اونده های نه فرقی نه بس بای های وقتی دیج می سر وجدانا قصابی کاده چه بشتی چی های چوانه بله بله ممنون بله اجازه شوان بازاره یعنی کو جولا کازول له های بله وانج گلیه نوعی که هنر کو نخواستم و نخواشی و بونا بازار نی اجدر وی بازاری به سر ریان بازار جدا جدا کاریگری سر بازار واندا هبو یا هندکی اسپیده زیاد جلا و لبین بی آوای لی بازاری برچاو بکن باشه اسلام پێم بڵێ لەناو ئەو سەربڕخانەیە وتی گۆشت بە 12,000 ئایا بە هەمان شێوەیە لە بازاریش یاخود لەوێ هەرزانترە لە زاخۆ گۆشت هەرزانەیان چۆنە؟ نه هاجا یعنی با آوای که گشتی بازار لسنور دفر زاخوی گشتی وکیه که یعنی اف سربرخانه و سربرخانه این بیان زاخو بازار این که نیجی هاتنه وکرن دناف زاخو دا گشت بهای و نزیکی کشبر کو چافدریا بازرگانی چافدریا بازار دیگه یعنی اگر ای گرانتر بفروشه ری بوان ناده و کسازیان حکومت کوکاری وان چافدریه سرباری و ایکیجی اگر یکی گوشته که بخیر نباش هبه یانجی ما به اگر هزارک کمتر بده فروتن اگر نه بهای گوشتی به سرانسر نزیک و کیه بەڵێ زۆر سپاس بۆ تۆ ئیسلام کە لەگەڵمان بووی لە زاخۆ زۆر سپاس بۆ تۆ بۆ میوانەکانیشە بەڵێ وەکو زانین ئیسلامیش باسی لەوە کرد کە هاوڵاتیان تا چەند گۆشتی خۆماڵیە کڕن یاخود ئارەزوی و گۆشتاکن کە لە دەرەوەیە بەڵام هەمیشە ئەو خواردە خۆماڵیان یاخود ئەو شتانەی کە هاوڵاتیان پێی ڕاهاتوونی ناو وڵاتەکەی خۆیانن زیاتر خواستی لەسرە یاخود هەندێک کەس هەن زیاتر ئەگەڕێنەوە بۆ
ژیانی ڕابردوو پێیان وایە کە لەو سەردەمەدا ژیان خۆشتر بووە یاخود ئەو خواردنانە یاخود ئەو شوێنانی کە بەکاریان هێناوە هەمیشە ئارامتر و باشتر بووە یاخود لە ڕووی تەندروستیەوە بێ لە هەر ڕوویەکی ترەوە بێ. چۆن لە وڵاتی مەغریب کە بەشێک لە هاوڵاتیان بۆ خۆ دەرباسکردن لە جەنجاڵی و ژاوەژاوی شارەکان پەنابەن بۆ گەڕانەوە بۆ ناو سروشت و دروستکردنی خانوو لە کەرەستەی سروشتی وەکدار خۆڵکە کە بە دیزایانی جیاواز و شێوەی بیناسازی جۆراوجۆر و دڵڕفێن بنیادەنرێن و تێیدا دەژین. خاوەنی ئەو خانوانەش ئاماژە بە سوودی ئەو خانوانە دەکەن کە لە ڕووی تەندروستیەوە و هەروەها گەرمی و ساردیشی جێگیرە لە وەرزە جیاوازەکاندا. ئەندازیارانی ئەم جۆرە خانوانەش پێیان وایە کە لە سەدا 50 تێچووی ئەو خانوانە دەگەڕێتەوە بەراورد بە خانوە کۆنکرێتیەکان کە پێیان وایە لە ڕووی ئابووری تەندروستی و لە ڕووی ئارامیشەوە چێژێکی زیاتری هەیە. لەگەڵ پێشکەوتنەکانی جیهان و شارەکان لە ڕووی بیناسازی و شارستانیەتیدا کەسانێک هەن ئارەزووی گەڕانەوە دەکەن بۆ سەردەمی دێرین و بوونەوە بە هاوڕێی ژینگە و سروشت. ئەمە دیمەنی خانوویەکی قوڕیە و تەواو سروشتیە. لەسەر ڕووبەری 163 مەتر دروست کراوە و لە خۆڵی ناوخۆیی خاکی کێڵگەی بێنسلیمەنی وڵاتی مەغریب و دار و بەرد و ئاو و کا دروست کراوە. ئەم جۆرە خانوانە لە کۆمەڵگە گوندیەکان زیاتر بنیاد دەنرێن و بە ئیکۆدۆم ناو دەبرێن. مادە ناوخۆیی و سروشتەکان لە پێکاتەی خانووەکان بەکاردەهێنرێن و کە سوودی زۆرە بۆ ژیانکردن لە ناویدا بەراورد بە کۆنکرێت و چوارچێوەکان. جگە لەوە سوودێکی دیکەی هەیە لە ڕووی تێچۆکەیەوە کە بۆ هەرمەتر چوارگۆشەیەک 150 ئەو خەرجیانە لا دەبین کە پەیوەندی بە هەموو لۆجستیکی گواستنەوەی مادەی خاو و مادەکانی دیکەوە هەیە. خاوەنەکانی ئەم ئیکۆدۆمانە پێشتر لە شارەکان خاوەن خانوو و بینای گەورە و مۆدێرن بوون، بەڵام دەیانویست خۆیان لە ژاوەژاو و پیسی شارەکان دەرباز بکەن و بگەڕێنەوە بۆ ناو سروشت بە جۆرێک بۆیە و کاشی و سیرامیک بەکار نەهێنن لە دروستکردنی بیناکەدا. یەکێک لە خاوەن خانوە قوڕەکان پێی وایە نەک تەنها سوودی دارایی و پشوو وەرگرتنیان کردووە، بەڵکو تەواو پارێزراوە لە گەرمی هاوین و سەرمای زستان. دەمەکو ئەم چینە دەرڤە کەنجن گەرم ئەم لەبار خۆتکەین لێ دەما ئەم ڤەتگەڕین پلا گەرمی ئاسایت بیت ئەو یەکەتین دەبیرە من دەمەکو ئەزارود بۆم دەرڤە مەدلیست و پشام دەچوین بۆ لای باپیرن خوا گەلک خۆش و ئارام بەخشە وێرەز کارین میێوانن خوا بین نەوێرێ داکو چێژ لە دیمەنن جوانن سروشتی ببینن. کەرتی بیناسازی لە مەغریب بەشێکی زۆری بە شێوەی سیستەمی گاز گەرم دەکرێت بە جۆرێک لە سەدا 90 گرتووە و لە سەدا 40 وزا بەکاردەهێنرێت بۆ سیستەمی گەرمی و ساردی بۆیە گەڕانەوە بۆ سروشت و دروستکردنی خانوو کە دۆستی ژینگە بێت و لەسەر شێوازی تەلارسازی ئێرانی و ئەمریکی و لە ناو مەغریب زیادی کردووە و هەروەک چۆن ئەم گەنجەش زیاتر لە 20 خانووی لەو جۆرەی لە مەراکیش و ئۆرزازات دروست کردووە. ئێستاش با بەهای دراوە بیانیەکان و نرخی زەر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینین کە 100 دۆلاری ئەمریکی بەرامبەر بە 125,200 دیناری عێراقیە و 100 یۆرۆ بە 146,300 دیناری عێراقیە، 100 پاوەندی بەریتانی 163,800 دیناری عێراقیە و 100 لیرەی تورکی 16,000 دیناری عێراقیە، 100,000 تومانی ئێرانی 4,700 دیناری عێراقیە و هەروەها مسقالێک زێڕی عیار 24 376,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی عیار 21 330,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی عیار 18 282,000 دیناری عێراقیە. دوای کێبڕکەیەکی زۆر و چەندین مانگە کە ئەمریکا سەرقاڵی هەڵبژاردننی سەرۆکێکی نوێیە دوایەکە یەکلابەوە ئێستا باسێواکەین کە موچەی سەرۆکی ئەمریکا چەندە دوای ڕاگەاندنی ئەنجامی هەڵبژاردننی سەرۆکاتی ئەمریکا کە یەکێک لەو پرسیارانەی ڕاستەوخۆ هاوڵاتیان زۆر دووبارەیەکەنەوە موچەکەی سەرۆکی ئەمریکایە بەپێی یاسا موچەی بنەڕەتی ساڵانەی سەرۆکی ئەمریکا 400,000 دۆلارە کە ئەکاتە 40 دەفتەر لای خۆمان وای پێ دەڵێن یاخود ئەو یاسایە دوای ساڵی 2001 گۆڕانکاری بەسەردا نەهاتووە تا ئێستا
واتە موچەی ماگانی سەرۆکی ئەمریکا 33,000 دۆلارە. موچە و دەرماڵی سەرۆک بەپێی یاسا و پسپۆڕی و تایبەتمەندی ڕێکخراوە. دیاری سابت نییە کە هەر سەرۆکێ بێت ئەو بڕە بێت بەڵکو بەپێی لێهاتوویەکەی ڕێگەخرێ و هاوکات بڕێک خەرجی بۆ گەشتکردنی ئەو سەرۆکە دابین کراوە بە شێوەیەک خەرجی پێویست 50,000 دۆلار و خەرجەکانی دیکە بە بڕی 19,000 دۆلار دیاری کراوە. بەم شێوەیەش کۆی گشتی ئەو موچە و دەرماڵانی سەرۆکی ئەمریکا ساڵانە وەرگی دەگرێت 569,000 دۆلارە. هەرچەندە ترامپ کە ئەزاین پێشتریش بازرگانێکی گەورە بووە بەڵامەوە تا ئەبینین کە دەستبەرداری و پۆستە نابێت لە بەرۆی ئەو پارە زۆرەیە خۆت ئەو ڕێژە زۆرە خەرجیش بەردەوام بۆیە هەرچەندە تا ڕادێک موچەی وەرنەگرتۆ پێشتر لە بەرەوەی وەکوتمان بازرگانێکی گەورەیە بەڵام لەگەڵەوەشدا هێشتا نەیتوانیوە کە دەستبەرداری پۆستەکەی بێت و پێی وایە هێشتا ئەو سەرۆکە و داوای کردووە بەردەوام لە هەموو ویلایەتەکانیش سکاڵای تۆمار کردووە دژی ئەنجامەکان و داوای کردووە کە دووبارە هەڵبژاردنەکان پێداچوونەوەی پێبکرا خۆ دەنگەکان پێداچوونەوە بە دەنگەکاندا بکرێ و جارێکتر هەژمار بکرێنەوە کە پێی وایە کە ئەو هێشتا هەر سەرۆک و وەرە بێ سەرۆکیش بێت. وڵاتانی ئەفریقا کولتور و فەرهەنگێکی جیاواز و جۆرا و جۆر پێک دێت. هەر لە کۆمەڵگە و سیاست هەتا هوەر و بە هەموو جۆرەکانیەوە بەتایبەت هوەری میوزیک. ژمارەیەک خانووی ئەفریقی بۆ بەرجەستەکردنی ئەم هوەرە بە چەند کەرەستێکی سادە و چێشخانە جوانترین نمایش پێشکەش بە کۆمەڵگەی ئەفریقی فستیڤالەکان دەکەن. با لەم ئین هاوسەدا زانیاری زیاتر ببینین. گرنگی بەرجەستەکردنی مێژووی میوزیکی ئەفریقا لەلایەن ئەفریقیەکان تایبەتمەندی خۆی هەیە. چونکە ئەفریقیەکان گەلێکن لە دێر زەمانەوە گرنگی بە کولتور و فەرهەنگی میوزیکی خۆیان دەدەن. هەرچەندە ئێستا هوەری ژەنینی ڕۆژئاوایی تێکەڵ بە میوزیکی ئەفریقی بووە، بەڵام لەلایەن ژمارەیەک ئافرەت بۆ زیندووکردنەوەی ئەم جۆرە میوزیکا بە کەرەستەی سادەی ناوماڵ کار بۆ هێنانەوەی مەیدانی گۆرانی و میوزیکی ساڵانی 1960 دەکەن. خانمان سەلیقەیەکی تایبەتیان هەیە و ئەوان بۆ ئەنجامدانی هەر کارێک ئەو سەلیقەیە بەکاردەهێنن بە تایبەتی کاری ناوماڵ. ئەگەر میوزیک ژەنیش بن ئەوە سەلیقەکەیان لە ناو ژەنینەکاندا ڕەنگ دەداتەوە. جگە لەمەش مەبەستم لە دامەزراندنی ئەم گروپە بۆ ئەوەیە تواناسازی بۆ خانمانی ماڵەوە بکەم کە لە ماڵەوە و زیاتر بەکاری ماڵ و منداڵەوە سەرقاڵن. تەپڵ و گوڵدان و تاوە و قاف و قاجاقی چێشتخانەکانیان هاوڕێیەتی ئەم گروپە دەکەن. بە چەپڵە لێدان و پێکوتین بە زەویدا جۆرە ڕیتمێک دەژەنن وەک بڵێیت ئۆرکسترایەک بێ هیچ کەم و کوڕیەک لە پشتی ئەم ئاواز و گۆرانیەدایە. من لە دوای بیستنی ئاوازەکانیان پێم خۆش بوو ببمە بەشێک لەم گروپە و لەگەڵیان بەشداری بکەم. مۆسیقا پەیامێکی ئاشتیە بۆ هەموو کۆمەلگایەک و چکە لەمەش تواناسازیەکە بۆ ئەو خانمانەی کە لە ماڵ و کۆمەلگاکەمان باشتر بە جیهانی دەرەوە دەناسێنێت. خانمانی کۆنگۆ بۆ زیاتر ناساندنی مێژووی هوەری خەڵکی ئەفریقا تێکەڵ کێشکردنی هوەری کۆن بە جیهانی نوێ زیاتر ئاوازە کولتوریەکان دەژەنن و ڕەخساندنی کەشێکی خۆش و پڕچێژ لەگەڵ گروپە ئەفریقی و ئەوروپیەکان دەڕەخسێنن لە چەندین فستیڤاڵ کە ئەنجامی دەدەن. بڕوایان بەو گوتەیە هەیە کە دەوترێت میوزیک بە جیهان ڕوح و بە هزر باڵ و بە خەیاڵ فڕین و بە چرکەکان ژیان دەبەخشێت.
هونەر و کللتور و ژینگە هەموو ئەوانە بەشێکن لە سنبولی ناسینەوەی هەر شار و وڵاتێک. ئێستا سەرنجتان ڕادەکێشم بۆ بابەتێکی دیکە کە زۆر چێژ بەخشەویش دیمەنەکانی سەرچنارتان پیشان ئەدەین کە سەرچنار لە پایزاندا جیاواز دەکەوێت. هاوینە هەواری سەرچنار یەکێکە لە شوێنە سەرنج ڕاکێشەکان کە دڵڕفێنە سنتەری شاری سلێمانیە. زۆرینەی خەڵک بە تایبەت خەڵکی شارەکە بە یادگاری لەو شوێنە یادگاریکی تەواویان لەو شوێنە هەیە. لە ناو سەیرانگاکەدا درەختێکی زۆر و جۆرا و جۆر هەن. ساڵانەش لەگەڵ بارینی یەکەم بارانی پاییز گەڵای درەختەکان و گوڵە ناسکەکان هەڵدەوەڕێن. ئەویش دیمەنێکی دەکمەنی بە شوێنەکە بەخشیوە. هاوڵاتیانیش بە تایبەت ئەوانەی ژیانی هاوسەرگیری پێک دێنن بۆ وێنەگرتن بێگومان ڕوو دەکەنە سەرچنار و لەوێ وێنەکانیان تۆمار دەکەن کە چەندە سەرچنار مێژوێکی دێرینی هەیە لە شاری سلێمانی بۆتە سنبولێک بۆ ئەو شارە هەر کەسێک سەردانی سلێمانی بکات هەواڵی سەرچنار ئەپرسێت بۆی سەردانی بکات. دیمەنێکی جوانی هەیە لەگەڵەوەی کە ئەم چەند ساڵە تاڕادەیەک گرنگێکی زۆری پێنەدراوە بەڵام ئەو دیمەنە سروشتیە جوانی هەرگیز لە دەست نەداوە و بە تایبەت دانیشتوانی سلێمانی و هاوڵاتیانی دێرینی سلێمانی هەمیشە یادگاریان هەیە و بە جێژوانی ئاشقانیش باسی دەکەن لە کۆندا و ناوی سەرچنار لە چەندین شاعر و گۆرانی داهاتووە لەبەر جوانی و دڵڕفێنی سروشتی سەرچنار. ئەم فۆتۆیانەی کە ئەیبینن ئەو دیمەنە جوانانەی کە ئێمە ئەیبینین بە چاوی کامێرای هاوکارمان کاروانیارە گیراوە کە هەمیشە کاروانیارە هاوکارێکی بەردەوامی ڕۆژباشە و هەوڵی داوە لە ڕێگەی نیشاندانی هەموو دیمەنێکی جوان و جیاوازەوە بەرنامەکە زیاتر هەمەڕەنگ بکات. دوای نیشاندانی ئەو دیمەنە جوانانە تەواوی ئەو زانیاریانە یاخود هەموو ئەو بڕگە و بابەتە هەمەڕەنگانە ئێستا وماوەتەوە پێتان بڵێم بە هیوای ئەوەی کە ڕۆژێکی پڕ خێر و خۆشی و تەندروستی باش بەڕێ بکەن تا سبەی ماڵئاوە.